کێوە هاتم. کێ بوو لە دەرگایە ڕووی بابی ئەوە ڕژێ بزانم مناڵ بۆ ڕای کردووە. کاگڕۆ منم. کاک ڕەحیم چۆنی بە قوربان لە چیای؟ داوای لێبوردنەکەم یاخوا بەخێر هاچینە ژوورەوە. بەخوا وەختی نییە. چا حەزرەتیش لەمەیەکی شەز. بەخوا گاگڕۆ وەختی نییە هەفتەی پێشوو پێم وتی سەفەرەکەم. وا بوو ئەچمەوە بۆ کەنەدا. هەرە وەڵڵا. دەی بەخۆشی بێ. ئازاین چۆنە ئازادی برام تۆزێ ناساغە لەوێ. ئەبێ بچم بۆ لای ئەو. دەیخوا عەفوی کە. لە نەخۆ نەمردووە. ڕازەکەی. ئەی چۆن؟ ئەزاین چۆن من لە ماڵی دنیا بەس ئەو تاقە برایەمەیتە کەسی کەم نییە. نەنە تۆ دوو براو هەیە. کاکە کوا من لە دایک و باوک یەک برام هەیە. ئەی من ئەوە توە هیچ شیرە قوتوەکەی بێ قەزاوی یاخوا برایەکی ئەنجازین چۆنە لەخوا بەزیابی و من 4 ساڵە دراوسی ئێوەم تا ئێستا هیچ خەلەلێکم لێەوە نەبینیوە جا ئامانەتی تۆ ئەو خانوە جا تۆ چیت دیوە بەخوا یەک محتەرە من ئەو مناڵانم خەمن نەبێ وابزانە خۆل لە ماڵەوەی جاشتی گران بەهاشی تیابێ ئاگار لێ بێ باشە بەسا خەمن نەبێ تۆ ئەبزانم هەردوو مناڵیشە هەیە چوو کوڕێکم هەیە دێ ئەمە درێژ بن ناوێن چی بوو وەڵا کچەکە نای پەپولەیە تەپولە وەربا بە تەپولێکی پەپولە ئاها پەپولە ئەی کوڕەکە کوڕەکەم نای بەهادینە دەی ئەمە درێژ بن لە شیان ساغ بێیش بەهادین خەبیرە لە کارەبایە شتی واک عەقڵت جامە بێت ڕادیۆ بووە کا بە تەلەڤیزیۆن هەر خەبیری کارەبا خۆیەتی یاخوا ئەمە درێژ بن ئەرێ بەڕاست بیرم کەوتۆ دوێنێ شەو تۆزێش پرزە بوون چی بوو وەڵاهی بەپەلە گیان مەخزخانە بەهادین کارەبا لێیە نەبابە ئەمە خەبیری کارە باشە لەو خەبیرانەمان زۆرە تۆ واز لەوانە بێنە لەخوا بەزیای بە مناڵەکانە ڕێک و پێکەن ئەوە چیە بوو کاگڕۆ چیە بوو خۆ کەلەکەی بڕیم بۆ بەهادی بوو کوڕەکەم خەبیری کارەبا دەی ئەمە درێژ بێ لەشی ساغ بێ زین چۆنە من ئەم چاکشور بەخێر ئەرێ باوکەخی گەوت دڵەمەتەکە بوو یعنی معقولە تۆ هەموو گرنگجێک خۆشویستێکی یاوە بۆکچە پەپولە ئەو سیوچەم نایەتێ نایە توش تارەکە نایە کوڕم تۆزی ئەدەبت تیابێ میوانمان هەیە هەر ڕاوەساوە پیاوەکە بەخێر بێخ خۆم حەلیەکەم خۆم حەلیەکەم دەبڕۆ ئەرێ بەڕاست ڕەوڤجیان ئەڵێم بۆ ئەم کوڕە و ڕەشە و ئێوەش ئاوا سوور و سپین چۆن کاک ڕەحیم ئەو پرسیارە بۆ من زۆر ناشرینە بێ بەڵاوی دەستێت تۆ چی لەژێ پردەکەیان بریشتێکڕی بەدەهێلکەوە لەوانەیە نۆی زەربێ و دانی چەند ڕەش بێ ئەسە مەسەلەن بۆ نمونە تۆ قازێگەنیتەوە خۆ هەر هەموو یەک ڕەنگ دەرناچێت نەوەڵات جا بۆڵێ هەر پشیلە پشیلە تێ ڕجال یەکەم کاکی گیان ماشەڵڵا زۆر سوور و سپیە ئەڵەی بەفرو خوێنە ئەوە بڵێ باشە بەس ئەقەمەزین چۆنە من وەکو پێم وتی ئەم عەسرە سەفەرەکەم ئەبێ بچم خۆم کۆکەمەوە خۆم حازرکەم خەمن نەبێ وابزانە خۆل لە ماڵەوەیت ئێدە باشە بێ خەم بخەوە باشە دێەوە من ئیشەڵا عەسریەمە بۆ لە سەر چاو بێ خەم بە کاکە ڕەحیم گیان تۆ جێ ڕێزیت وابزانە خۆل لە ماڵەوەیت ئەجری ڕۆی میوانەکە ڕۆی دەوەرە ژوورە ئەو سیچانی لێوەرگەخی گەوت دڵەمەتەکێ ئەرە تۆ ناموسی منە بەر ئەرێ تۆ پوڕی ناز وەرە کاک ڕەحیم گیان هاتی کاگڕۆ چۆنی باشی چاوەکەم حازری بمبەی بۆ مەڵات من یەک سەعاتە چاوەڕێی تۆم خوا عەزیەتی شتێم قسانم مەکە بەڵام پێوە بڵێم ئەمەی تر ئەم خان و سیارە و ماڵ و مڵکەکەم هەمووی ئامانەتە لای تۆ خەمن نەبێ بەخواوەکو چاومەی پارێزم ئەمانە زۆر قورسە ڕەجا لێکم تەسلیمێکی چکەیکە کورە من ئامانەتەکە تەسلیمی تووەکەم بەڵام من بەرە بۆ مەتاات دوایش سیارەکە بنەر و بیخەرەوە گەڕاجەکە لە خزمەت بڕێن دەفەرم فەرمو قاچە تاقی قاچم تازی ئەرە پەپولە دایکە باوکە هێشە چوار بباتەوە قاچم تازی بەخوا بە پێم سەوتە بێمایان پەپولەیە پەپولە ئەدەبسز پەپولە سمێڕی هەیە ڕۆف عیلاجێکمان بکە قەترە نەود لە ماڵانیەوە ڕقبووینەوە ێژنەکە نەوت بە پارەیە الله لەو معلوماتە باوکە بەس پێم لە چۆن زانینەوەت بە پارەیە دەبێنە کوڕم وەڵڵا دینارێکم پێ نییە باوکە پارەم ناوێ ماچ ئەو معلوماتە باشە الله
بعدين جاني بعدين جان باوكا تێناگەم جوێرەکە وە قسە نییە وە هەڵە لەرزم سەرمامە باوکە خەتەم لە بۆ گەرمکردنەوەی خێزانەکەم دەبیڵێ هێنانی نەفت لە بیرە نەوتەکانی نا کاکە ماڵی کاک ڕەحیم باوکم جا بۆ حیا و شەرەفمان نابێ بۆ ناموسمان نابێ کوڕم نانە حیامان ناچێت ژنەکە لە ماڵی باوکە ڕۆ حەیامانە چێوە دزیە ڕۆڵە شڵا لە جاتی بەهادین جۆرەکە یەکەم هەبوایە باوکە تخوا زۆرم سەرمایە بەهادین گیانی بەهادین ئەو خطەی باسێکە دەست پێ بکە دەست پێەکەم بەرەو ماڵی ڕەحیم یا چ لە باوەشمە هاتی و کەنغەرم هەرەڵاکە داگەلی و چۆن ڕایکرد لە سەرما هەتیوە چی کرد بۆ نەهاتەوە ئەوە هات باوکە وەش ئەوە ناتەکە ئەلێ کوڕم من نردمی بۆ نەوت ئەم تایە و بۆ هێنا تایشی باوکەجان ئەوە بەدەستەوەیە گورە باوکەجان تایشیەوە سەعاتە خۆزانانی سەعاتەکەی من دایمە خەوتووە دەڕەکە ناکە بیکە زۆپاکە و خێر ڕقبینەوە جا باوکە وەرە یەک شتی خۆشی بێوڵە ئادێ ئەم ساڵ بیا خەم بە لە نەوت چۆن باوەڕکە ئەوە نەم قسە تەنشەکەەوە دەستم تەر بوو کەواتە دوو بەرمین لەوتیانەیە پڕە دەڕاکە ژێر برو پەپوولەی جانێسە سەرمان نییە نا باوکەگیان ئێستا زۆرم مەدڵە باوکە جانەکە ڕێز و حرمەت ماکە باوکمی بەڵام فش مەکەەوە ئازادی ماڵ کاک ڕەحیمە چەنە بازی ئەڵێم باوکە هەز ناکەی زۆر گەرمە کزی نەکەم جا بۆ کزیەکەی کوڕم با ئیشکە نەوتە هەیە قەمسەڵەکان داکەنین ئەوە ئەی چی ئەوش پێوەڵا باوکە هایسە چەند فێن خۆشە شەمیلاشی سوکە بێ ئەرەوەڵا باوکە هەڵێم هەز ناکەی زۆر ناڕێک دانیشتوین دانیشتن هەر ئاوە بێ حەزەکەی وەرە کۆڵمە چۆنە باوکە مەقستەمەوە نییە هەستەکەم نازانم زۆر کلاسیشی نیەمە ماڵ بە قەنەفۆ جوانە آخر ڕۆڵە بەهادین قەنەفە بە پارەیە بوو ئەمەنە ڕاستەکە عیبە من چەند ساڵە پێ دەڵێم میوانمانیە لە قاچ مێشە ناتوانم لە عرز دانیشم دە قەنەفێک پێیاکە ئەرێ ژنەکە تۆ زۆر سەیری قەنەفە بە پارەیە من شێفێکی داماوم لە مەطعمەکەی بەس برنج و شلازانم بۆ معلوماتانەوە ساحب مەطعمەکەوتی ئەبێ بچێت دەورەی هینەوە ژناوەرە ناگرم ئەم شتە چی بێڵێن نەوافش باوکە ژە ناوی ناکورە شۆفە هینە ئەوە خۆی ئەسڵ نەوە فیشە بەڵام کردویانە بە شەوافی نا باوکەن هین کورە دە تۆ واز لەوە بێنە نەجە بۆ وازیبین باوکەگیان قەنەفە باوکە حەل ڕەحیم عیبە ئەرێ ژنەکە بۆ عیبە ئەی ئەگەر دەست چوە سەریان و قەنەفەکانیان دزی دوای عیبار نابین نابا لەبەر چای خۆمان نابێت بەهادین ژیانی بەهادین جێبەجێکە دەست پێ بکەم بەڵێ ڕەحیم جوورەکە نازانێت ڕاشکە خەی کوێر بکە ئەرێ باوکەوە بیرم نەبوو ئەرێ قەنەفەی دوومەترینی و بەزەلا مێڵ گیرەوە دەوەرە یارمەتێکم بە دەوەرە باوکەژە خێراک چه باوکە ئازارێ کورە تاچم بۆ ژێ قەنەفە باش دێ بچوونە دێ گۆشانەش ریسکە دێ دەبێت ئەشەم بیللا باوکە ئەها ماڵەکە چۆن گۆڕە ڕەحیمە حەلیمە حەلیمە لەحیمە باوکە لەحیم نابێت بۆی نابێت چۆنە بێنەوە سویچانە بەر نایم سویچ نایم من دوو ڕۆژە سیارەکە لای گوێ دەبمەرێ نایم بابە جا منیش ڕەفیق و برادەرمێ میزەشمە دەرەوە ئەخە منیش وعدم بە کچەکانەوە ئەمڕۆ کێفی خۆتە نایم سویچ نایم ئەخر باوکم بۆ بانکەم زەبانی دیە باوکە باوکە هەزار باوکەش بە من سویچ نایم بەڵێ باوکە دەبسس هەزار باوک باوکە ئەمە بەسمە چاک شکر باشەوە بۆ نانی هایتان خواردۆ دانیشتم چییە مشکلەکەیەوە دانیشە باوکە دەبڕۆ لەوە تڕێ لەو پێ دەبڕۆ چیتە ڕۆڵ بووە باوکە گیان ئەم سویچانە ئەبێ لای من بێ منیش پێویستم بە سارێ ڕەفیق و برادەرمێ چمە دەلال وڵات و دای سویچ لە منەکە خر باوکە دوو ڕۆژە سویچەکانە لای ئەوە دە پێی بڵێ بابم ماتێ ئاخی کسە جوانەکە معقول نییە من وەکو حەکەم هەموو ڕۆژێ لەبینیوە بۆ شەڕی ئەم سیارەیە
آخر معقولة باوكتان يقدر مانغا بتاكسيات وشوك يوسمنا قصصنا كذا لا يكستان بخواي جوجو بباكلو آخر ولد توزي بزيتان بمني جايبته بقول بعيد جاوب يقدر التليفون آخ بهادي أي باوكر كي باوكا والله كاك رحيم يدراوسي معنا لكنا داوايكا بس ديتا ألو الو كاغروف شوني چاوە کەمی کاک ڕەحیم گیان ئەحواڵی تۆ یاخوابی چاک بووم بە عەزیەت بۆ ئێوە بەخوا عەزیەتی شتانەیەم بۆ ئەو خانووە ناتخوا و قسانە مەکە کاک ڕەحیم من لە خزمەتتان بەخوا وا بزانە سەفەرە نەکردو هەر لە ماڵەکەی خۆتای یاخوابێبی کاگرۆڤ جانتم باش شتێکەیە پێ و بڵم بە ساقە و بم ئەمرکە وەڵاوی ڕاستی بێ بۆ تەلەفۆنم بۆ کردی جار ئەگەرە توانی عەزیەت نابێت سلفێ لەو سیارەیە بەی بووی باتریەکەی نەمرێ بەسەر چاو هەر تۆ سلف خەمن نەبێ وا بزانە خۆ سلفەکە لێیت بێخەم بە باشە کاکە گیان زۆر سوپاس عەزیەتم مایخوا حافیز خوال لەگەڵ خوافیز خوافیز نايم یەک دقە چەنە بازی ئەو مشکلەکەتان چی بوو؟ سارة سويس سويس لا. سارة لا سويس تۆ بمەرێ باش. ئەقلانە ئاکچم تۆ ئەوچ. با سیارەکە و پێ بێ وشي تۆ سیارە ناوێت اخر شلون دەهزە پێشم کۆ قچێ بەسەرەوە كاكا ما شاء الله باكا دقي معملة ببايتشن ئەمە بەس چوومەتە دایرە و پێی هاتووە تۆ زۆر پاکە باوكا مزبوط كويس ما صفي تو شيفي بس ايه داويتني ليكي ئەمە دوو دەفتەر دوچی دەفتەر ناوەڵا یا قسە دەفتەرونی بۆ خۆمی دای لا بوصل هيك دقيقة كاكا باوكا جنب الصحف طب ايش بومل پیا قسە يا قصاكا برا ئەی کاکە تۆ معرەسیۆنا من بۆ هێنا وێرە نەنە مارەسی بە قوربانە و کوڕمە چی کوڕمە لا كاكا جنب من يقلي كمان كاكا هو كوري من بوش ئەرۆڵە بۆ سەیری تێگەی بە قوربان چاوێن ئەمە باوکمە هین مەقسەدم كاشي من بو يقلي كمان كاكا بس باو كوري ولا تنسى يقلي نموت كما كوري كمان كما بوش كمان ئەرە کاکە کتان بە تایتاویستا من نازانم کێ کوڕی کێ باوکی كاكا هو كوري منه لا استغفر هەرێ بۆ لی تێگەی کاکە تۆ باوکی منی بۆ هین ینی مەقسەدم کاکە تۆ نەهاتوی سیارە بکڕی کاکە خۆ من نهاتم کوڕ باو بکڕم من هاتم سیارە بکڕم هێدێ بە دوو دەفتەر کاکە گیان دوو دەفتەر ناکە نابێ شتێکی لێ بخۆم بە دەفتەر و شەست بۆ خۆ بیدانێ ڕۆحەکەم دەفتەر و شەست دوو سیاریتیان نابێ یعنی تەوێ بیگۆڕیتەوە بە دوو سیارە بەڵێ ئێ باشە من دوو سیاری جوانتە دەمێ سیارەکان چییە؟ یارس ئێ باشە بەس شتێکی باقیم بەرەوە نا کاکە گیان ئەوە دوو یارس ناکە برام نابێ شتێکی لێ بخۆم من دوو یارسە دەمێ بەدڵی یەک قسە فەرموو دەیارس و دوو وەرەقەمبەری و تەواو چی؟ هین یاڕبی تۆ بە دوو یارس و دە وەرەقەمبەری تەواو نەوەڵا ئەی دوو یارس و دوو وەرەقەتە دەمێ یەڵە دوو وەرەقە باوكا يا داني شامو ئەی بۆ هەردووکی ايش والله خرابيش نيا پیرۆزە لێرە ابو شوف الشيء اللي يقول باوكا ماڵێ بە قڕنێکی لە کاکەجان ئەم باوکەم دابێت هەمان لێ خوڕین هەموو تۆ لەولا کاکە سوکان لەولایە ئەرێ دەبڕەوە یا ئەڵڵا خوایە باش ئەمە ئیشی ناکرد کە هێناشمان وەڵاهی ئەم بەگەر بەهادین چاکیکە بەهادین دەوەرە وەرە کوڕم زانە گوڵفە بۆ ئیش ناکە دەچاکیکە دە کوڕم دەچاکیکە و گوڵۆپە ئەلێوێ ئەوێ حامرن نەمێنێ بۆ خریجی کارەبایەکە باشە والله باوكا جان خطا واش نبو بەجددی كوري بلاقيش ئەی ئافرم ئەرێ تۆ چیت لێگەرەوە والله باوكا جان دواني بردنا كما قرا عندها اسم صار ذاك وي باوکەڕۆڵەش گێڕێ کردم دەها عامرن نەمێن دەسم تێوەنەیە ها يلا هەر ئابی دەبڕۆ دەبڕۆ وش ئەڵێم باوکی بەهادین بەهادین چی وەڵا بەهادین خەی وشکم کە ئەڵێ مشوری تەلەڤیزیۆنێکمان بۆ بخۆ ژنەکە تۆ بۆ ئەمانە کلاسیکیت لەم سەردەمی تەکنۆلۆژیایە کوا خەڵەسەی تەلەڤیزیۆنەکە موبایل لە هەموو شتێکی تایە لە موبایل و فەیسبووکان نییە هەر لە تەلەڤیزیۆنە هەیە و درامایە و حەزی لێکەم باشە دوایی بە بەهادین ئەم چێ لە ماڵی ڕەحیم دانەیەکە بۆ بێ عیبە یا ژنەکە عیبەی چی ئەگەر دزرا عیبال بین بارە بەر چای خۆمانە بێ باوکەیجان هیتەرێکمەوێ بۆ ژوورەکەم تو خۆ هیتەرن نییە کچم هیتەرەکی خۆم سووتاوە ژوورەکەشم زۆر ساردا کە تەڵەباتان هەیە
دوایی بزانم بە هادی نێرن بۆ ماڵی ڕەحیم بزانم هەیەە کەس باوکە عیب نییە مشتێک لەوێنین داخی ئەم عیبە عیبەی ئێوە ئەی باشە عیب نییە بەدەزرێ با لەبەر چای خۆمانە بێ دایکی من بەهادین دەوەرە ئەرێ ئەوە چیە باوکە و تۆ لە ماڵە بەس ناوی من نەزانی بەهادین بەهادین فەرموو چ شتێک کوڕم تۆ بۆ خۆت و ڕەکردووە دایک توانە تۆ جێشتیان لە ماڵی ڕەحیمێ بۆیان بێن دەتەوە بڵێ بزان ماڵی ڕەحیم سەرم بیوتی ئەمرکەن من تەلەڤیزۆن مەوێت منیشی تەرێکمەوێت سەتەلایتیش ئاڵا بێکش بۆ ژوور نووس ناکەم کۆنتڕۆڵەکەشی سەرجێگاکەی کاک ڕەحیمیشی ئەرێ بۆستن کاکەمە ئاوانە بێ کاکە سەریشتا لە مشیێوان ئاوانە بێ یەک دەقە بۆ خۆمیدانن چیە پارە دەرەکەی نەوەڵە پارە دەرناکەم ئەرە باوکە خەڵم بێکم پێ بوو نازانی ناوتە بخۆم ئەمە حل جا باوکە جان لە جەناب تۆ دەست پێگەم فەرموو چیە خۆی ئەدەبسس چی داوا کرد تۆ وەڵاهی مادەم هەرەچی بۆ ماڵی ڕەحیمەچی هاش نەکە دوو ڕۆژی کە ئەو شەکرا خواردنەوە هەیە ئەمەوێت دوو قاتی چاکەت و پانتۆڵم بۆ بێنی ڕەنگێکی جوان بەسەر کێشەی دووری نەگەون نیە چۆن بێ ئەرێ هەرچیەک بێ کوڕەکەم تۆ خەیاتی یاچی بۆ مێنی ئێدە باشە خۆم لەبەر تۆ بوو دایکێ جان تۆ ئەمریکا تەلەڤیزۆن ئەمە تەلەڤیزۆنێک ئەنجا سەتەلایتەکەش بێنی باشە تەلایتێک ئابیرم کە تۆ بەنجەری بخاری خوشکێت تۆ کاکە من هیتەرێکی دووشڵمەوێت ئەمە دووشۆ ئەڵام پێکەمەوە بۆ ژووری نووس نەکەم تخوای دەقەوەسە باوکە لام چی بوو وەڵام نازانین چێڕۆڵا ئەرێ کچم لام چییە گڵۆپی سەر کۆمیدیەکە بڵێ ئەلەتری وی باوکەکە کۆنیت ئەوەش تاوی چیشکە و ناوێ سەرجێگاکەی کاک ڕەحیمیشم بۆ وێنی سەرجەکەی کاک ڕەحیم جا سەرجەکەی کاک ڕەحیم بەسەر چاو هیچ چیشێکەکەدانەمەوە تاو کوڕم دەبڕۆ بیهێنەوە من لە پیکا بچم بۆ ئەی نازەمە مشتە بە منیت یعنی چی بکەین ئەی حلەوە تا بە خێزانی بڕین خێزانی فەرم ماڵی ڕەحیم نییە ئەم هەتی وەلەی میگمیکە دەبڕن دەفەرن بەهادین چی داهات پێ بەهادین سەیرە بەهادین باوکە هەرە سەوت هەیە سوورە نییە بەهادین کۆرەوەتان لە پشتەوە وەرە بەهادین ئەمرت نەمێنەوە چییە ئەوە سامونعانایە باوکە جێ وەرە ئەزانم ژوورەکە مەقسەدمەوە نییە ئەڵە وەرە عیلاجی کرد سەلاجێن بۆ بکە ئەوە زۆر بەسیتە مێلێنەی نەکوتە وەختی ئەوەیە ڕۆڵە دەدەی ئەماڵی سەر چاو ئاتۆ باوکە یارمەتێکەوە ئەوە چیەکەی ئەتۆ ناڵی عیلاجیش بکەین وەرە کوڕم خۆ من باری ناکەم میوەی تیا علاگەیەکم بۆ پیاکە بۆ لێرە خەسار بێ لە ماڵەوە بە هەوای شانەی خۆی وڵا دەیستە چاو جەنابی شێتانیشتی نێرگەلم بۆ خۆی ئەیدەدە باوکە جان تو ئەوخوا تۆ تۆزە ویژدانە بێ وڵی لەو کاتەوە هەموو ئەشەکەمان بار کرد پشتم شکا کوورە بەهادین 200 پارچەمبار کردو بەقەدە تۆ هیلاک نەبوو دەباش تۆ علاگەیەکم بۆ پیاکەم زانین لە شوێنێکە ئەوە دەبێنە ئەو علاجی هەرچی میوە لە سەلاجەکەی هەیە بۆ بکەیتە ئێوە بژاردومە یەک خیاربوون بێ یکەم بەچڵ باوکە جان تۆ وای ناسی بەسەر جا با بزانم چم بەلای خوشک و دایک تۆ بزانم بەریکی چی بەکوێڵێەوە ئەچمی بزانم تۆ بڕۆ منەوە حلەکە مەسە هەداکە جوانە ئەوە بەرین ئەو هەردێنشتونیەوە وەرە دەحاسە ژنەکە هەرچی ئیسیفادە هەیە کۆی کەرەوە منەچم بۆ شووی ڕقم دوو باوکەڕۆ ڕەحیمە هاتەوە وەرە نادەمام دەرسێنم با بەخۆ تەلەفۆنەکەات بی بە مشتەکە نانە ڕاوزە نەبێتەوە ئەلەو کاک ڕەحیم هەلو هەوای و ڕەوف ئەوە چیە کاک ڕەحیم فێری ئینگلیزیش بووی لەخوا بە زیابێ وڵا سەر و گوێ شێرمەوە نییە بڵێ یەجگار ئەوەم ئەمریکا ئەوەی ڕاستی بێمە لەوێ ئیشوکارم دەست کەوتووە لەخوا بە زیابێ لەوانەیە بێمەوە لەوانەشە قەت نێمەوە بە کوردستانە بڵێ بۆ ێ بۆ چکە لێرە ئازادی هەیە ئەمە خۆشە هەرچیە دڵە بیگرێ هەیە
ئەی کە پێم خۆشە خەمن نەبێ بەخوا ماڵەکەتم وەکو چاوم پاراستووە دە باشە دێ ڕێز و سڵام هەیە بۆ ماڵ و مناڵ و گوت بای دێ خوا حافیز خوا حافیز خوا حافیز باوکەجان چی بوو؟ مژدەم بنێ چییە؟ ڕەحیم بەپێی تەلەفۆنەکەی بێتر نایەتەوە حەقە لە خوا بەزیادە چا من دوعایەکەکەم هەمووتان بڵێن ئامین ئامین ئیشەڵڵا ڕەحیم قەت نایەتەوە ئامین دێک دقەیەک تەلەفۆنی ضروری شێ با بیکەم بۆ شێکی باوکە؟ دەتۆ بەس پەلەم لێ باش، مەکەسە خۆتان گوێتان لێبێ ئالەو عەقاراتی سەرگوڵە وەڵایە خانوویەکمان هەیە بۆ کرێ خەفڵەکەشی 500,000 یەک دیناری کەم بێ نایەم